بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاڵە ڕێنا سمڕایەڵەتان پێشکەش دەکەم. لە ماوەیەدا سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغەی نزیکەی 15 قوتابخانەی لە سنووری پارێزگای هەولێر داناوە و دەڵێت تا کۆتایی ئەم ساڵ 194 قوتابخانە دروست دەکەین و زیاتر لە 1670 قوتابخانەش نۆژەن دەکەینەوە لە هەمان کاتدا. پرۆژەیەکی دیکەی ڕاگەیاندووە بەردی بناغەی داناوە و خەریکی جێبەجێکردنی پرۆژەکان ئەویش پێکبەستنەوەی ڕێگەی ڕۆژئاوای دهۆک و ڕۆژهەڵاتی سێمێڵە کە ئەویش وا بڕیارە جێبەجێ بکرێت و بەردی بناغەی 15 باخچەی ساوان و قوتابخانە لە قەزای خەبات و پرۆژەی ئاوی قوشتەپە و بەنداوی دوین و چەندین پرۆژەی دیکە. خەڵکی دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژانەی کە ڕای دەگەێنێت بەشێکی زۆریان تەنها بەردی بناغەن و پرۆژەکان جێبەجێ ناکرێت و گلەیشیان لەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لەو زۆنەی کە حکوومەت خۆی سەرپەرشتی بۆ منە هەولێر و دوهۆک دەگات لە زۆنی زەرد با بڵێن پرۆژەکان زیاتر هەن و خەڵکیش گلەی و گازندەیان لەوە هەیە کە ئەگەر ئەم پرۆژانە هەن و جێبەجێ دەکرێن بودجە هەیە بۆ ئەم پرۆژانە بۆ موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان نادایات تەنها ئەمانە بانگەشەن بۆ ئەو هەڵبژاردنەی لە پێشمانە. لەم بارەیەوە ڕاپۆرتێکمان هەیە پێکەوە بینەری دەبین. 3 ساڵ بەر لە ئێستا بەردی بناغەی ئەم پرۆژەیە لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگای هەولێرەوە دانرا. بەڵام دوای 3 ساڵ تاوەکو ئێستا ڕێژەیەکی زۆر کەمی نەبێت ئەم پرۆژەیە کە بۆ گەڕەکێکی هەژارنشینی شاری هەولێرە تەواو نەکراوە. ئێستاش لەگەڵ نزیک بوونەوەی وادەی بانگەشەی هەڵبژاردن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم وەک موزایەدە و بە ناوی دەستکەوتی گەورەوە بەردی بناغەی چەند پرۆژەیەکی داناوە. ئەمەش لە کاتێکدایە لە گەڕەکی گڕەسۆری نوێی هەولێر لە ماوەی 3 ساڵدا 2 جار بەردی بناغە بۆ پرۆژەیەک دانراوە حکوومەتیش بەدەستکەوت بە خەڵکەکەی دەفرۆشێتەوە کەچی تاکو ئێستا گەڕەک و کۆڵانەکانی نەقیرتا و نەسەب نەکراون. لە هەموو شتێک خراپین. بەحسی چ لۆ بکەم؟ ئاخە بەحسی چ لۆ بکەم؟ بەحسی ڕەسیف لۆ بکەم، بەحسی مەزرار لۆ بکەم، بەحسی کلەقی ڕێگەوە 5 ساڵەوە لێرە منە ئەو قوڕخۆرێنە. بەحسی چ لۆ بکەم؟ محافظ 5 ساڵ پێش ئێستا هات بەردی لێوێ داناگوتی لۆتان دەکەم هەتا ئێستا. بەرد هەر بادا بندرێ بەرد چی فادە هەیە؟ بەردێکە من دێم بەردەگە لێرەدا دەنێم بەردی چی؟ بەرد چییە؟ بۆچی نەکرێ؟ من قسە هەر بکەم وەچی عەمەلم نەبی؟ وڵا داواکاری لە جەنابی پارێزگاری هەولێر دەکەین ئەو شەقامان نەقیرکەم بەرە دوستان دەچین یعنی وەزعەکە زۆر نەئارام دەبێت یعنی بۆ خەڵک مندای ئێستا قوتابخانەم ناو قوڕێ هەردێتن یعنی تەمشای پێراوی دەکەیت تەمشای جامتایی دەکەیت تەمشای شتی هەموو دەبیتە قوڕ. داوا لە پارێزگاری هەولێر دەکەین چاوەچ پێر دابەخشێنی هەجارێک قیرەکەش ناگڕسی بوو چگە ڕێژەکەی بکەن ئەو قوڕە نەمێتن هەنێ خەرکە قچێک بتوانێت هاتوویەکەی خۆی بکاتن. 3-4 سارە قەراری ئەوەی هاتیە لۆمان قێر بکەن ئەویش بۆ خۆتان دەبین هەروەش خۆیتی بەردی بناغیان دانەگوتیان قێر دەکەین ئەو سارنا ئەو سار هەر دوایان خستەوە بەردەکە وەختەوە بزیربی زستانان هەموو قوڕ و قوڕاوە مشکلی هەیە تەڵەبە و دەوامێ هاوینان هەموو خۆر و تۆز و گەڕەشی گڕەسۆری نوێ سەر بە قەزای بنەسڵاوەی پارێزگای هەولێرە هەزاران خانەوادە تیایدا ژیان بەسەر دەبن کەچی تاکو ئێستا نە قوتابخانە و نە نەخۆشخانەیان نییە. ئەمە جگە لە شەقام لە کاتێکدا لەگەڵ دروستکردنی خان و بازی شەقام و ڕەسیفیشیان لێوەرگیراوە بەڵام هیچ کامێکیان بۆ نەکراوە. جادەبانەکانمان تاوان نییە قیرمان لە بۆ نەهاتیەوە مەکتەب و خەسەخانەمان نییە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە شانەمان بەدابن و پێداویستی ڕۆژانەی سەرەکی خەڵکە وڵا زەریبەی خانومان ڕێگاوبانی وەردەگرن ژینگەی وەردەگرن و شانم وەردەگرن و هیچ شمە لە بۆ دابین ناکەن. ئەو کاتێکە ئەم بخۆم لە 2019 لێرە خانم کرد کەسی لێ نەبوو ئەو ساحەیە ئێمە بەخۆمان تێکەڵ ڕێژمان کردیا زەریبەی پارەی جادەبانی خانێکی تەنیشتی لێ وەرگرتم کاتێستا هەر خۆرە. لە هەولێر لە چەندین شوێن بەردی بناغا بۆ پرۆژەی جیاواز دانراوە بەڵام دوای تێپەڕبوونی چەندین ساڵ پرۆژەکە جێبەجێ نەکراوە.
ئەگەر سەیری ناوچە زێڕینەکانی هەولێریش بکەی لە هیچ شتێکیان کەم نییە و تەنانەت هەموو خزمەتگوزاریەکانیان بە شێوەی بەردەوام بۆ فەراهەم کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. بەڵێ گرفتەکانی خەڵک لە نێوان سیماکانی دوو ئیدارەی دایڕاڵی ئەمڕۆیە بە میوانداری زۆر بەڕێز کاک سەباح قارەمانی چاودێری سیاسی. سوپاس بۆ ئامادەبوونت لە ڕایەڵی ئەمڕۆ کاک سەباح. دەنگۆی فراوان و بەربڵاو هەیە لە نێوان خەڵک و هاوڵاتیانە کاڵان حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی ناوچەیەک بۆ ناوچەیەکی ترەکە لە جێبەجێکردن و پێشکەشکردنی پرۆژە و خزمەت گوزاریەکان. ئایا ئەمە ڕاستە؟ بەناوی خۆی گەورەی میهرەبان، سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەرە بەڕێزەکان. بە دڵنیاییەوە ئەمە شتێکی زۆر ڕوونە و تاک بە تاکی خەڵکی ئەم هەرێمە هەستی پێ دەکەن کە لە ئەنجامی شکست خواردنی دوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان لە ماوەی 32 ساڵ حکمڕانی بەداخەوە تا ئێستش بە زەقی بەڕوونی ئاساواری دوو هەرێمی یا دوو حکومەتی بەم هەرێمەوە دیارە و دەبینین کەوا بەداخەوە هەر زۆنێک یانی وەکو زۆنی سەوز و زۆنی زرد حیزبێک فەرمانڕەوایی دەکا و حکومەت کاریگەری زۆر کەم دەتێدا. هەر لە ئەنجامی ئەوەش دەبینی کە هەر جار ئەم دوو حیزبە بە جۆرێک لە جۆرەکان ناکۆکیان بۆ دروست ببێ ڕنگ دەداتەوە لە حکمڕانیدا و ڕنگ دەداتەوە لە ناوچە جیاوازەکاندا. بۆیە دەبینین کەوا بەداخەوە هەر حیزبەیان بە جۆرێک لە جۆرەکان مامەڵە لەگەڵ زۆندێکا دەکا هەم لە ڕووی هێزی سەربازیەوە هەم لە ڕووی ئیدارەدانەوە هەم لە ڕووی جێبەجێکردنی پرۆژەوە. بۆیە تەواوی هەرێمی کوردستان هەست بەوە دەکەن بەڵێ ئێمە دوو ئیدارەی ڕانەگەیاندراومان هەیە، واتە بەناو حکومەتێکی هەرێم بەڵام دوو حکومەتی ڕانەگەیاندراو لە دوو دەڤەری جیاواز حکمڕانی دەکەن. بوو پێی سەرۆکی حکوومەت لەو زۆنەی وا قەڵەمڕەویەکە بۆ منە حیزبەکەی خۆی لەوەیە کرێ بڵێن لەو دوو پارێزگای هەولێر و دهۆک زیاتر پرۆژەکان لەوێن؟ ڕوونە ئەوەی کە دەبینین لە ڕاگەاندنەکان با بڵین حیزبێکەوە با بڵین زۆرینەی حکومەتی لەلایەوە جمگە گرنگەکانی حکمڕانی لەلایە لە دەڤەری هەولێر و دهۆک دەبینن پرۆژەیەکی زۆر جێبەجێ دەکرێت، بەڵام بەداخەوە لە دەڤەری با بڵین زۆنی سەوز هەست بە بوونی ئەو پرۆژانە ناکەین و هەست بەوە دەکەین کەوا کەم و کورتێکی زۆر هەیە. ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە لەم هەرێمەدا وەکوتمان ئەوە حکومەتێک نییە، ئەوە حکومەتێکی یەگرتو نییە کە بڕیار دەدا لەسەر پرۆژەکانی ئەم هەرێمە، بەڵکو ئەوە دوو حیزبی جیاوازە و بە دوو ئەجێندای جیاوازەوە بڕیار دەدەن لەسەر پرۆژەکان. بۆیە دەبینین کەوا لە دەڤەرێک پرۆژەی گەورە جێبەجێ دەکرێت لەسەر داهاتی ئەم هەرێمە و دەبین لە دەڤەرێکی تر پرۆژەکان جێبەجێ ناکرێت کە ئەمە ئەکرێت پرسیاری جدی بکەین. ئێمە ئەکرێت پێمان بڵێن بەڕاستی هەر ینی قەرارە حکومەتێک لەم هەرێمە هەبێ و حکومەتێک ئیدارەی ئەم هەرێمە بدا ئەگەر وابێ بۆ پرۆژەکان لە زۆندێک هەیە بەڵام لە زۆنەکەی تری نایبینین و ئەگەر قەراری شەکە دوو ئیدارەی جیاوازە کەواتە ئەوە دوو حیزب بە بڕیار دەدان نەک حکومەتێک. ئێگەر وایە ئەو حیزبانی تر کە هاوبەشن لە حکومڕانی ئەم وڵاتە بۆ هەڵوێستێکیان نییە بۆ دەنگێک ناکەن؟ ئەوەی کە هاوبەشن ڕوونە ئێستا زیاتر با بڵێن سێ حیزب لە حکومەت بەشدارن و حیزبەکانی تر ئۆپۆسیۆنن. ئەوە یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان کە لە حکومەتەن، بەڵام حەقیقەتەن ینی ئەوەی کە لە دوای جەنگی ناوخۆ بەداخەوە کە کاریگەریەکەی جێهێشتوە تا ئێستا ئەو دوو زەن ینی بەناو بە شکلی قەرارە حکومەتی هەرێم بێەوە ئەگەرنا دوو حیزب و ئەگەر بڵێم دوو بنە ماڵە لە دەڤەرێک حکمڕان هەرێکی و لە دەڤەرێک حکمڕانی دەکەن. ئەو حیزبانی تر کە لە حکومەتدان تەنها وەکو شتێکی شکلی هەندێک بەرپرسیاریان دەکەوێتە بەرپرسیاریان دەکەوێتە ئەستۆ و پێم وایشە کە ئەو قورساییان نەبێ بەو شێوازەیە کە بیانەوێ گۆڕانکاری بکەن. بەڵام بەداخەوە وەکوتمە ئەو دوو حیزبەی کە حکمڕانن ناکۆچێکی قوڵی مێژوویان هەیە بە درێژایی مێژوو ئەو ناکۆکیانەوای کردووە کە هەمیشە ئەم هەرێمە بەرەو لاوااستر ببن هەتا گەیشتێتە ئەو ئاستی کە هەستەکەین لە دوای 30 ساڵ حکمڕانی کە بەوەی کە حساب حکومت بەرەو با بڵێ ئەم هەرێمە بەرەو دەوڵەتی سربەخۆ بەرین، بەڵام بەداخەوە ئێستا هەرێمە بین لە ئاستێکی زۆر لاوازدا چاوی لە دەستی حکومەتی ناوەندە موچەما بۆ بنێرێ و بەداخەوە ئەوەتە دەبینین حتا
دامەزراوە شەرعیەکانمان نەماوە پەرلەمان شەرعێتی نەماوە و ئەنجومەنی پارێزگاکان شەرعێتیان نەماوە کۆمیسیۆنێکمانە سەرپەرشتی هەڵبژاردنەکانمان بکە بۆیە تەواوی چاوی خەڵکی هەرێم ئێستا لەسەر حکومەتی ناوەندە کە هۆکارەکەیش تەنها ئەو ناکۆچیە نادروست و نەخوازراوەیە کە وەکوتم بە درێژایی مێژوو لە بینی ئەم دوو حیزبا هەبووە و ئامادە بوون هەمیشە بەرژەوەندەکانی ئەم هەرێمە بکەن بە قوربانی بەرژەوەندی حیزبی و لە ئەنجامەکەیشی گەیشتوێنێتە ئێستای کە دەیبینین کە قەیران بە دوای قەیران ڕوو لەم هەرێمە دەکات. باشە کاک سەباح ئەو حیزبانەی دیکە کە باسەکردن ئای گوێیان لێ ناگیرێ لە ناو حکومەت و پەرلەمان و دەسەڵاتدا یان خۆیان خەمساردن لەم بارەیە ئەوەی کە ئۆپۆسیۆنە پێم وایە ئۆپۆسیۆن هەوڵی زۆری داوە قسەی زۆر کراوە لە ڕاگەاندن و بوونی پرۆژە بەڵام بەداخەوە لەم هەرێمە و کوتم لەبەرەوەی حکومڕانێکی تەندروست هەیە دەسڵات گوێ لە ئۆپۆسیۆن ناگرن هەمیشە ئۆپۆسیۆن وەکو دژێکی خۆیان سیر دەکەن بەداخەوەکو کە گوێ لە ئۆپۆسیۆن ناگرن خۆشیان ناتوانێت حکومڕانێکی تەندروست و حکومڕانێکی سەرکەوتو ئەنجام بدەن. ئەو حیزبانێکی کە لەگەڵ حکومەتان بە تاکید بەشێکی ئەبینین کەەوە جۆرێک لە لاوازی لەوانێ ڕووی کرد بێتە ئەو حیزبانە و بەشەکەی تریشی ئەوەیە پێم وایە بە تاکید گوێیان لێ ناگیرێ و ئەو دوو حیزبە گوێ لە یەکتر ناگرن ئەوە دەبینین بەریەکەوتنەیە جێگری سەرکی حکومت بە بەهانەی ئەوەی کە سەرکی حکومت گوێی بۆ ناگرێ بایکۆتی دەوام دەکا و بە نزیکەی 6 مانگ بایکۆتی حکومت دەکا کەمە بەڕاستی شتێکی زۆر عجایبە لە دنیا داشتی وانابێ و دەبینین وەزیرەکانی لایەنێک کە لایەنێکی سەرەکین لەو حکومەتی پێکێنراوە بایکۆت دەکەن جا ئەگەر ئەمان بڵێن ئێمە گوێمان بۆ ناگیرێ لەلایەن سەرۆکی حکومەتەوە کە سەر بە لایەنێکی تری بەرامبەرە دیارە حیزبەکانی تر گوێیان بۆ ناگیرێ و ئۆپۆسیۆنیش ئەو کوتمان ئەوەیە کە ئەرکی خۆیەتی جێبەجێ کە بەڵام چەندی حکومەت بەدەمەوە دێ ئەوە دوایی دەبێت جەماوەر بڕیار بدالەوەی کە ئۆپۆسیۆن ئەرکی خۆی بەجێهێناوە حکومەت شکستی خواردووە دەبێت سندوقەکانی دەنگدان ئەو ڕاستیمان بۆ دەرخەن. باشە ئەگەر ئەم جیاوازیکردانە بسەر بێنرێت ئایا دادگا دەتوانێت هیچ ڕۆڵێکی هەبێ لەم وڵاتەیە؟ بەداخەوە کە ئەم قسەیە دەکەین بەداخەوە چۆن کە هەموو جومگەکانی حکومڕانی لە وڵاتە بە حیزبی کراوە دادگاکانیشمان بێبەش نین لەو حاڵەتە بەداخەوە دەبینین کەەوە هەم با بڵێن دادوەری گشتی لە ئاستی پێویستانە و هەم دادگاکانمان زۆر سربەخۆنین کە دەبینین کە لێرە و لەوێ بەڕاستی خەڵک گازندەیەکی زۆر دەکا و ئەگەر نات با بڵێن دادوەری گشتی هەبوایە دەبێ بپرسێ ئەو هەموو داهاتەی هەرێم کە ئێمە هەرێمێکی زۆر دەوڵەمەندمان هەیە کاڵێخانی ئێمە داهاتی نەوتمان هەیە داهاتی غازمان هەیە کە زەمنێک خۆمان فرۆشتمانەوە ئێسش بە قاچاقی دەبینین تەنکەر بە تەنکەر چۆن دەڕوا و داهاتی ناوخۆمان هەیە و داهاتی سنوورەکانمان هەیە و با بڵین بەڕاستی بەڵام ئەمە نەموچەی پێدەدرێت چکە ئێستا دەڵێن موچە سەر بە حکومەتی ناوەندە و نەخزمەت گوزاریشی پێدەگرێت جگەل لەم ماوە کەمەی کە ئێستا لە بەردەست هەڵبژاردنایە کە قسەی لەسەر دەکەینەوە بۆ چاوبەرێکی هاوڵاتیان و بەداخەوی یاریکردنە بە هەستی هاوڵاتیان ئەگەر نا هیچمان نەمیرە بەڵام داهاتەکان چی لێ دێ داهاتەکە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارە بەداخەوە ئەم دوو حیزبە وەکوتمان لە حکومەت باڵا دەسترن و هەر کەس لە زۆنی خۆی حساب بە حکومەت ناکا ئەوە حیزبە بڕیار دەدا لەسەر ئەوەی کە حکومەت چی دەکا نەگەوەی کە حکومەت خۆی بێوێت چی بکە بۆیە داهاتی ئەم هەرێمە بەشێکی پێم وایە بەشێکی زۆر کەمی وەکو قەرزێک دەدرێتەوە بە ئەو عەقدە شکست خواردوانەی کە ئەنجامیاندا بەداخەوە کە کوردیان و ئابووری کوردستانیان گەیاند بەم حاڵە و بەشەکەی تریشی هەردوو حیزب بۆ خۆیان دەیبەن و بەکاری دێنەوەتە لە بانگەشەی هەڵبژاردنە بەکاری دەن و خەڵکی پێدەکردن و دەنگی پێدەکردن و ئێستا دەبین لەوەی کە دایانوت هیچ بودجەیەک لە مەرێمەدانیە بەڵام ئێستا دەبینین کە بە سەدان ما بڵێن ملیار دینار پرۆژە لە زۆنێک جێبەجێ ئەکرێ ئەمانە هەموو پارەی ئەو داهاتی ئەم هەرێمەیە کە هیچ یاسایەک ڕێگەی نەداوە حیزب تەحەکومی پێوە بکە و هیچ یاسایەک ڕێگەی نەداوە لە لای حیزب بێ بەڵام بەداخەوە لە مەرێمەدا وەکوتمان لەبەرەوەی کە حیزب بەڕاستە و خۆ ئاراستی حکومەت دەکا ئەوە بڕارەکە زیاتر لای حیزبە بۆیە ئەو داهاتە ئێستا لە دەستی ئەو حیزبە حکومڕانانە دەسەڵاتدارانی هەرێم بۆچی بەم جۆرە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ناکەن هاوڵاتیانی هەرێمیش بەشێک ینی بەشێکی دانەبراونی لەم نیشتیمانە لەسەر و تو سامانەکە یا مافی خۆیان نی ئەوانیش پشکیان هەبێ
مافی خۆیان وەربگرن بەڵێ بە دڵنیایەوە تاک بە تاکی ئەم هەرێمە هێندەی سەرۆکی هێرم سەرۆکی حکومت و هەر وەزیرێک مافیان بەم خاکەوە هەیە مافیان بەم هەرێمەوە هەیە و هەر کەس بە پێی بەرپرسیارەتی خۆی دەبێت بە پێی یاسا ئەرک و مافی دیاری کرێ بەڵام بەداخەوەی لێرە دەبینین نەخێر دەسەڵاتداران لەوانەیە ئەرکێکی زۆرکە بەڵام مافێکی زۆریان بۆ خۆیان بردووە وەڵام بەداخەوە دەبینین لە تاکەکانی هەرێمە جگەلەوەی کە زۆر کەس ئەسڵەن بژێوی نییە کە ژیانی پێبڕێکا هەلی کاری بۆ نەرەخساوە موچەیەکی بۆ دابێ نەکراوە ئەوەشی کە موچە خۆرە داوای ئەرکی لێ دەکرێ و ئەرک جێبەجێ دەکەن وەک فەرمانبەرێک دەوام دەکەن ئەوەتە موچەکانی بە دوو مانگ جارێ پێ دەدرێ و حکومت بەو شێوازە مامەڵی لەگەڵاکە هۆکارەکەش چییە بەشێکی سەرەکی ئەوەیە کە بەداخەوە هەز بە بەرپرسیارەتی نییە دڵسۆزی بۆ نییە خۆشەویستی نیشتیمان و نەتەوە حزوری نەماوە ئەوەی کە ئێستا لای ئەوان گرنگە بەرژەوەندی بنەماڵەیە بەرژەوەندی حیزبە بەرژەوەندی شەخصە بۆیە دەبینین هەر پرۆژەیەک لەم کوردستانەدا خەڵک وەک خۆی جێبەجێکا وەک کەرتی گشتی جێبەجێ بکرێ ئەبێ بەرپرسانێکی تێدا بەشدار بێ یا بەلای کەمەوە ئەو حیزبە دەسەڵاتدارانە تێدا بەشدار بن پشتیان هەبێ و هەموو ئەو ناکۆکیانەیشی لە نێوان ئەم دوو حیزبەدا هەیە بە دڵنیاییەوە ناکۆکی حیزبی شەخصی بنەماڵەییە هیچی لەبەر خزمەتکردنی هەرێم نەبووە و دوجاریش لە هەموو قۆناغێکدا ئەمان لە ململانەکانیان خەڵکی هەرێمی کوردستان و هەرێم زەرەری کردووە و زۆر جار لە ئەو ناکۆکیانە دەستی وڵاتانی تریشیان هێناوە بۆ سرنەوەی یەکتر پەنایان بردە بۆ کۆمەڵە شت کە خۆیان لە ڕاگەیاندنەکان بە خیانەت ناوی دەبن کە هەرێکی و لە قۆناغێکە پەنای بردە بۆ شتێکە لە لای بەرامبەرەکەی تر بە خیانەت سەرکراوە لەبەر ئەو نەبوونی بەرپرسیارەتی و کەمتەرخەمێ بەڵام بەشێکیشی بەداخەوە هاوڵاتیانی هەرێم دەبێ ڕۆشن بیرتر بن دەبێ هاوڵاتیانی هەرێم چاوکراوەتر بن و ناکرێ لە ماوەی 30 ساڵی حکمڕانیدا تۆ دوو حیزب حکمڕانی ئەم وڵاتە بوو بن بە سەدان قەیرانیان دروست کردبێ شەڕی ناوخۆیان لەبەر بەرژەوەندی خۆیان دروست کردبێ هەرێمیان کردبێ بە دوو بەشەوە دەبینین حاڵی موچە بەو نەوعی ڕۆیشتووە خوراوە داهاتی ئەم هەرێمە دیار نییە گەندەڵێکی لە حەد بەدەر دزی زۆر دەکرێ ئێمە هاوڵاتیان هەز نەکەین بەوەی بەرپرسیارەتی ئەمە و هاوڵاتێک چییە هێب بەلایکەمەوە لەسەر سندوقەکانی دەنگدان وەک هاوڵاتێک دەڵێم نەخێر بۆ ئەو حکومڕانەی 30 ساڵە گەندەڵی و دزی لە من دەکا و بەلایکەمەوە لایەنانێکی تر ئەزمون دەکەم تاخیر دەکەمەوە بزانم کە ئەوە چی دەبێت بۆیە بەڕاستی هاوڵاتیان دەبێت چاوبەستیان لێ نەکرێت باش ئەکرێ ئەوەی ئێستا هەیە و بەم جۆرە دەگوزارێ هەر ئاوا بەردەوام بێ یا هیچ گۆڕانکاریەک لە ڕێ هەیە من پێم وایە بە تاکید گۆڕانکاری لەبەردەسە ئەوە لە 20 هەڵبژاردنە و ئەوە بڕیار لای تاک بە تاکی ئەم هەرێمەیە کە مافی دەنگدانیان هەیە و دەتوانن لە سندوقەکانی دەنگدانا سزای هەر کەسێک بدەن و دەتوانن سوپاسی هەر کەسێک بکەن و بیانەوە هەر گۆڕانکارێک دروستکەن دەتوانن و ئێستا وڵاتان چاویان لەسەر ئەو هەڵبژاردن و ئەنجامەکەیەتی کۆمیسیۆنەوە سەر بە حکومەتی ناوەندە هەوڵ دراوە تا ئاستێکی باش ڕێگە کام دوو حیزبە هەمیشە هەوڵیان داوە هەڵبژاردنەکان و ئەنجامەکانی هەڵبژاردنیش بە ئاراستێکی تردا ببن بەداخەوە لەوەشەوە ڕووی هەرێمیان ئەگەر بڵێم ناشرین کرد ڕوێکی ناجوانیان نیشانی دەرەوەدا ئێستا لەوانەیە ئەو دەرفەتانە کەم بێ بۆیە من بە گرنگی دەزانم بە هاوڵاتیان بڵێم بەڕێزان تکاتان لێکەین با چاوبەستن لێ نەکرێ وەک جەنابەت باست کرد ناکرێت لە دەڤەرێک بۆ چەند ساڵێکە پرۆژە نییە یا بەدەیان پرۆژەمان ئێمە هەیە جارێک بەردی بناغەکەی دانرا هەڵبژاردنێتر هاتنەوە بەردێکی بناغەکەی تریان دانا بەر لە بەردی بانی بەردوەکو دەڵێ بۆ مستەلاحەگەر بڵێن دادەنرێ و زۆر جار هەتا پارەکەشی وەرگیراوە بەڵام پرۆژەکان هیچ دیانین و ئەنجامیان نییە یاخۆ بۆ ناپرسن کە ئەو پرۆژە تازانەی ئەوە دەستان داوەتێ خێرە بەردی بناغەی ئەوەی تر بۆ ئەو تەواو ناکەن بۆیە ئێمە ئەنی لەو بابەتێ باسمان کرد لە دەڤەرێک من ئەوەی کە متابعی ڕاگەاندنم کرد لەم ماوەی ینی پرۆژەی زۆر عجایب ینی پرۆژەی ئاوی قەشقا و لەگەڵ قوشتەپە کاڵێ بە مەبلەغی 189 ملیار و
670 ملیۆن مەسەرەن ئەوە ئەبینی کە بە گوژمەی 8 ملیار و 169 ملیۆن پرۆژەی ڕێگەی پێکەوە بەستنی ڕۆژ ئاوای دوهۆک و ڕۆژهەڵاتی سمێڵ هەیە دەبینی سەرۆکی حکومەت ماشەڵڵا بەردی بناغی نەخۆشخانەیەکی زۆر گەورەی سەرەتانی لە ئاستی هەرێما گەورەترین ینی کۆی ئەم پرۆژانەی کە دەکرێن بەنداوی ئاو دەکرێتەوە باشە بەنداوی ئاوی شەکرێتەوە زۆر بە شار و شارچکەکان بێ ئاون ئاخر قسەکە ئەوەیە چەند ساڵە ئەم هەرێمە حتا پایتەخت بەدەست بە ئاوێ دەناڵێنێت ئەم داهاتانە شەر هەبوون ئەم نەوتە بە دزی هەرفرۆشرا بەتن کرد ئەم داهاتی ناوخۆ هەبوو ئەم پارەی سنوورانە هەبوو بۆ نەکرا یعنی هەر ئەوەی یاری بە شعوریە و خەڵکە بکرێ یاری بە هەستی هەوڵاتیان بکرێ وڵا هەوڵاتیان دەبێ وریا بن و پەیامێکی تند بە حکومەت بدەن بڵێن ئێمە خەڵکێکین هێندە ڕۆشن بیرین ئێوە ناتوانین یارن بە شعورمان بکەن ئێمە دەزانین لەم کات و ساتەدا لەم بەردەستی هەڵبژاردنەدا سەردانەکانی ئێوەکو کۆمەڵاتی بۆ زیادی کردووە لەو پارەی لە داهاتی ئەم هەرێمە بردووتانە چۆن دەیبەخشنەوە بە خەڵکو و پارەی پێدەدەن بۆ کڕینی دەنەکانیان ئەم هەموو پرۆژەی دەستان داوەتی هەندێکیشی ئەگەر جێبەجێ بکرێ بۆ لەم کاتا جێبەجێ دەکەن بۆ پێشووتر نەکرا و هەردێکیشی تەنها بەردی بناغەیە و دەبینین بۆ هەڵبژاردنێکی تر ئەوە هەر بە سەرکردی دەمێنێتەوە ئێمە بێ هاوڵاتیان بڵێن نەخێر بڕیار دەدەین لەوەی کە ئێوە لە ماوەی 32 ساڵە شکستان خوارد ئێوە خەڵکێکن نەتانتوانی هەرێم بەڕێوە بەرن بەداخەوە ئەو خەونە زلانەی بە ئێمان وت بە ئێمەتان بڵێن نیشان دەدایە ڕاتان دەگەن ئێمە بەرەو هەرێمێکی سەربەخۆ دەڕێن و حکومەتێکی سەربەخۆ دەڕێن و دا ئابوورێکی سەربەخۆ ڕادەگەێنین بینیمان لە ئەنجامی ئابووری سەربەخوا ئێمە تووشی قەرزێکی گەورە بووین بەدایان موچە خۆران فەوتا و سەرنجامەکەشی نەوتەکەی فرۆشتنی نەوتەکەی لە دەستی هەرێمان نەما و بینیمان کە لەبری ئەوەی حکومەتێکی سەربەخۆ ڕاگەینین بەداخەوە ئێستا چامان لە حکومەتی ناوەندە موچێکمان پێ بدا و هەرێمەکەشمان بۆ بە دوو هەرێمی ڕانەگەێنرا و ئەمە هەمووی بەڕاستی دەبێ هاوڵاتیانی کوردستان لەم هەڵبژاردننی بیستی دەدا پەیامی خۆیان بگەێنن و ئومێدێک دروستکەنەوە و بتوانین ئینشەڵا گۆڕانکەرێکی ڕیشەی لەم هەرێمەدا دروستکەین و بتوانین کەوا خۆشگوزەرانیەک لەم هەرێمەدا دروستکەین کە داهاتێکی گەورە لەبەردەست دەستخۆش بینەرانی خۆشەویست ئێوەش دەتوانن لە لایڤی تۆری کۆمەڵاتی فەیسبوک لەگەڵمان بن ئەگەر هەر سەرنج و تێبینی و پرسیارێکتان هەیەەوە هەروەها ئەگەر هەر کێشە و گیر و گرفتێک لە هەر سوچێکی ئەم کوردستانە بەدی دەکەن دەتوانن لەگەڵ ئێمە شێری بکەن کاک سەباح تەواوی پرۆژەکان و خزمەتگوزاریەکان بۆ شارە گەورەکان و پراوێز خستن و پشتگوێ خستنی شار و شارۆچکە و گوندەکان و شوێنە دوورە دەستەکان ئەمە نابێتە هۆی وە کار لەسەر ئەوە ناکە کاڵبوونەوەی ئینتیما و خۆشەویستی نیشتیمان لای تاکی کورد دروست بوێ بە تاکید وایە ئەوە دەبینین کە بەداخەوە ئەو کوردەی ئەو میلەتی کوردەی کە بە ڕۆحێتێکی زۆر گەورەوە قوربانی دەدا بەدەیان سیناری زۆر گەوەک و ئەنفال بەدەیان چیمیاباران زیندانیکردن بەو هەموو کاولکاری لە کوردستان کرا ئیرادەی کورد لاوەز نەکرا بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە حکومڕانی ئەم هەرێمە بەدەست هەندێک لایانی کوردیەوە بوو ئێستا دەبینی زۆربەی تاکی کوردی ئەو ئینتیمای نەماوە بۆ نیشتیمان ئەو ئینتیمای نەماوە بۆ هەرێم ئەسڵەن خۆی دڵخۆشنی ئەو دەبینین گەنجان بە پۆل ئەم هەرێمە بەجێ دێڵن و ڕوودەکەنە ئاوارەی و ڕوودەکەنە هەندەران ئەگەر ئەو خەڵکە دڵخۆش بێت لە وڵاتە هەست بە دادگەری بکە ژیانێکی سەربەرزانە بژی بتوانێت بەختەوەری بۆ خۆی و خێزانەکەی دروستکە هیچ کەسێک ئامادەنیە خاکی جێبێڵێ و هیچ کەسێک ئامادەنیە ئەو ژینگە جێبێڵێ تێیدا ژیاوە بۆیە ئەمانە بە لەو ئەنجامەدا جیاوازێکی زۆر گەورە دەکەن کاڵێ خان لەکوێدا ئەوان هەستکەن دەنگدەرێکی خۆیان هەیە لەگەڵ ئەو شوێنانەی کە هەستکەن ئینتیمای حیزبیان بۆ ئەوانە جیاوازی ئەەکەن هەتا لە گەڕک بۆ گەڕەکە جیاوازی دەکرێت لە گەڕک بۆ گەڕەکە کە ئینتیمای حیزبیان جیاواز بێ جیاوازی دەکرێت اینجا دەبینین کەوا بۆ چاوبەستێک لە خەڵکو و لە بیانیەکان دەبینین زۆرجا دەواازەی شارەکان بە جۆرێک لە جۆرەکان دەڕازێنەوە بەڵام دەڕێتە ناو کۆڵانەکان سیرەکەی وێرانەیەکە دەبینی کە لە هەندێک شوێن جۆرێک لە ڕەفاهێ دروست کراوە لە بەرەو ماڵە بەرپرسەکانی تێدا بێ بەڵام لە هەندێک گەڕک کە لە ئاستی پایتەختیشدا لەوانەیە بە 15 ڕۆژ ئاوی بۆ نێتەوە کە ئەو بریتێ لە زەرورەتی ژیان دەبینین چەنەها قەزامان هەیە وەک دەڵێت بە 14 ڕۆژ و 15 ڕۆژ جارێ ئاویان بۆ نێتەوە کە دوای 30 ساڵ حکومڕانی دوای 30 ساڵ حکومڕانی تۆ نەتوانی کارەبا کە شتێکی سەرەتاییە کە ئەم هەرێمە هەموو با بڵێن
هۆکارەکانی دابینکردنی کارەبای هەیە لە بەنداوی ئاو لە بوونی هەوا و با لە بوونی ڕۆژی بەردەوام کە وەنیە لە کۆی ئەمانەی کە لە وڵاتانە کارەبای پێدابینەکەن ئێمە هەمانە هەتا ئێسش ناتوان کە دوای 30 ساڵ حکمڕانی ئاخر کە تەمەنێکە ینی خەڵکێکە گەل لەو ڕۆژەی کە ڕاپەڕی کراوە لەدایک بوو بە ئێستا سەری سپی کردووە یعنی کۆی تەمەنی بەڕێ کرد هێشتا ئەو نەیتوانی خزمەت گوزاری سەرەتایەکانی وەک کارەبا وەک ئاو وەک نیشتەجێبوون دابینکەوە زۆر بە کورتی پێم بڵێ ئەگەر چارەسەرمان هەیە چارەسەرەکان چین بۆ ئەم بارودۆخ چارەسەرەکە ئەوەیە و گوتم ئێمە هەڵبژاردنێکی گرنگ لە بەردەستمانە چکە دوجار ئەوەی کە هەیە لە وڵاتەدا هەڵبژاردن گۆڕانکاری دەکات خۆ دەدای سەربازی ناکرێ بۆیە ئەبێ خەڵک بڕیار بدا لەسەر سندوقەکانی دەنگدان من تکا ئەەکەم زۆر جار خەڵکی دەسەڵات کاڵی خان سێشت لە نێو خەڵکە بڵاو دەکەنەوە هەمووی بۆ مەبەستی خوان یەک دەڵێن هەموو لایەنەکان وەک یەکن ئەوە دڵنیا بن بە هیچ شێوەیەک هەموو لایەنەکان وەک یەک نین دوو دەڵێن وڵا کورسیەکان هەر پێشوەخت دیاری کراوە شتی وانە ئەوەی قەرارەدا هاوڵاتیانە سێ دەڵێن وڵا ئەو لایەنانە هەر دەرەچنەوە نەخێر کێ دەنگیان بۆدا و ئیلا بڕیاری هاوڵاتیانە بۆیە تەجاوزی ئەم چاواشەکاری و ئەم ئینانە بکەن بتوانن کەوا بە گەرمی بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و بەڵێ بکەن بۆ حیزبانەی دەرەوەی دەسەڵات بۆی بەلایکەمە بۆ جارێک بە وڵاتانی دەرەوە بڵین ئەگەر ئێمە توانیمان زۆرینەی دەنگی ناڕازی بخەنە سندوقەکانەوە جا ئەوان باکو دەدای سەربازی کاک سەباح قارەمانی چاودێری سیاسی سوپاس بۆ ئامادەبوون لە ڕایاڵی ئەمڕۆ ڕایاڵم پێشکەشکردن هەر شاد